کەناڵی ئاسمانی پەیام لە مێژووی کارکردنیدا وەک ڕاگەیاندنێکی ئیسلامی گرنگی و تایبەتمەندی داوە بە پرسەکانی ئافرەتان و ژنان باەخی تایبەتی داوە بە کچان و پەروەردەیەکی ئیسلامیانەی بۆ خێزانەکان بەیان کردووە. هیوادارم ئەو بەرنامانەی کە هەیە زیاتر گرنگی پێ بدرێ، زیاتر پەرەی پێ بدرێ. بە تایبەتی ئێمە ئێستا لە کاتێکاژین عیلەکانمان زۆر پێویستیان بە ڕێنمایی خێزانی، ڕێنمایی گەنجەکان، ڕێنمایی تەندروستی، ئەمانە بەشێکی زۆر گرنگە لە کۆمەلگایە کە ئێستا فەرامۆش کراوە. پێم باشە هەم کەناڵەکەی بەڕێستان و هەم تەواوی کەناڵەکانی تریش ئەمە بکەن بە پرۆگرامێکی تایبەت لە کەناڵەکانیانە پەخشی بکەن. لەگەڵ ڕێزم مەجموعەیەک لە کەناڵەکان بوونەتە هۆکاری تێکدانی شیرازەی خێزان، بوونەتە هۆی پەرتەوازەبوونی گەنجەکانمان بە دابەزاندنی هەندێشت کە لەگەڵ کولتور و عادەتی کوردەواری ئێمەیان ناگونجێ. بەداخەوە ئێمە گەنجەکانیشمان ئێستا لە سەردەمێکین سەدەی 21 پێوترێ زۆر متابعی ئەو شتاناکەن. بۆیە هیوادارم ئێوە و تەواوی کەناڵەکانی تریش بەرنامەی تایبەتان هەبێ هەم بە گەنجان هەم بە خێزان. بەدەر لە بواری ژنان و ئافرەتان پەیامە میشا پەیامێکی گەورەی لە پاراستنی بە ئاواڵەکانی خێزانی کورد گەیاندووە و کەناڵێک بووە خێزانەکان بێ جیاوازی بینەری بوون و لێی نەسڵە میونەتەوە. یەکێک لە ئامانجەکانیشی کە بەردەوام کاری لەسەر کردووە پاراستنی شکۆ و قەواری خێزان بووە. ئێمە پێویستمان بە کۆمەڵی بەرنامە هەیە بە تایبەتی لە کەناڵ ئیسلامیەکانەوە کە هۆشیاری بۆ خێزانەکان، بۆ گەنجانی ئێمە، بۆ مناڵانی ئێمە شتی زیاترمان پێویستە و بابەتی ئافرەتانیش زیاتر گرنگی بە چینی گەنجان بن لە با بڵێن ئافرەتانە گەنجەکان و هەروەها خێزان بە تایبەتی تر کە بابەتی کۆمەڵایەتی زیاتر پێشکەش بە کۆمەلگەی ئێمە بکەن، ڕۆڵی ئافرەت دەربخەن لە کۆمەلگەی ئێمە. سەرتا پیرۆزبایی کەناڵی ئاسمانی پێیام لە کارمەندەکانیان نەکەم و پیرۆزیان بێت و کەناڵی پێیام ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە ئافرەتانە و هیوادارم بەنامەی باشتریان نەبێ بۆ ئافرەتان، چکە هەندێک کەناڵ هەیە بەرنمەیان هەیە کە بۆ لێکترازانی خێزانی وادارم کەناڵی پێیان بەرنامەی باشتر و چاکتری هەبێ بۆی بتوانین پەروەردەیەکی باشتر بە خێزانەکان بدرێت. لە 15 ساڵەی ساڵیادیدا پەیام لە ڕێگەی چەندین بەرنامەی جۆرا و جۆرەوە هۆشیاری خێزانی بڵاو کردوێتەوە و ژنانی لێهاتوو ئەوانەی توانایەکی جیاوازیان هەیە بەسەر کراونەتەوە. ژنانیش ئەو شایدە دەدەن هەمیشە پەیام لە سنگری داکۆکی مافەکانیاندا بووە و بەرگری لە دابوونەریتی ڕەسەن و پاراستنی خێزانی کووردا بووە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.